لفتنها رسول الله صلى الله عليه وسلم فرمي فروشني چاك حرامه فروشتني حرامه اي بكارهێنانی اي پارە وەرگتن لەسەر بەکارهێنانی تو عقڵە هەبێ بەر 40,000 کوشرا لە پێشتەوە تەجروبە ڕۆی دوایش ڕێکەوتن ڕوویە عقڵ نەبووی هەرچە کاڵەگری ئەوسا ئەم خیانەتکاری کوشتبوو ئەویش خیانەتکاری کوشتبوو وابوو ئەوسا ئەو دوژمنی خاک و نیشتیمانی کوشتبوو ئەمیش دژمن و خاک و نیشتیمانی کوشتبوو 40,000 کوشتبوو لە یەکتری ئێستا هەردوو لا شەهیدە هی وڵاتیش هی خاک و نیشتیمانیش هی نەتەوەش تێناگەی ئەمە فیتنەیە نابێتۆ نەدەسێ نەدەمێ نەچەکە هیچ شتێکی تیابێ ئەبێ دوور بی لێ بەری بی لێ تێناگەی بۆ لای من ئەڵێ دروسە بڕۆم چاکەڵ گرم لەو فیتنەیە ئەتەوێ من پێ بڵێم دروسە قیامەتی خۆم ڕشکەم قەدەوەت پێ ناڵێ واگەر خۆشمی تیابم و خۆشم هەڵی بگرم بە حرامی هەڵم گرتووە گوناحبارم جا بۆیە بەڕاستی ئینسان عەقڵی هەبێ لەو بابەتانەیە ئەم عوزلەیە حتا فیتنە تونتر بێ واجبترە لەسەرە تۆ دوورکەویتەوە لێ ئیترە گەل لە نێوان باشترینی ئینسانەکانیشا بێ فیتنەکە نەک لە نێوان خراپترینیان نابێ تۆ خۆت هەڵێتە ناوی بۆیە بەڕاستی ئینسان ئاگاداری خۆی بێ لەو بابەتانەیە و لێرە ئەم ئاثارانە بۆ ئەو بابەتە هێنێ بۆیە وتی خۆزگە من لە چۆڵەوانیەکە بووم بەس داغڵی و فیتنانە نەبوومە ئەوە مەبەستەکەیەتی و واژەکە سوەیدی کوڕی غەفەلە دوورە بێ لێ وحتى لفتنەی ابن الأشعثە کەوە ڕوونیش بوو حەجاج ظالم بە کوژ تا حەدی کوفری ڕۆشت بوو گاڵتەی بە سولەیمانە کرد پێوت کابرایەکی بەغیل و پیسکە بووە بۆ وتێتی بامۆڵک هەر بۆ خۆم بێ و کە زەومەڵکەی نەبێ قسەی بە ئیبن مەسعود ئەوت سەحابەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەو قورئانەی ئیبن مەسعود ئەی خوێند ناوی نابوو ئەساتیری قوڕەیش ئەو حەجاجی وتوی ثەقەفیەکە عەبدوڵای کوڕی زوبەیری کوژ زۆرێک لە سەحابەی کوژ لەعنەتی خوای لێبێ یعنی ئەوە ابن الأشعث ڕاپەری لەگەڵ لە دژی ئیبراهیمی نەخەعی کافری کردبوو شەعبی کافری کردبوو زۆرێکی تر سولەیمانی کوڕی یەسار و کێو زۆرێکیان کافریان کردبوو لە دژی ڕاپەڕین کەچی هێشتا هەندێک لە زانایان نەیانوێرە تیان لەبەرەوەی لە ناو لەشکرەکەی حەجاجە مسلمان هەیە و لە ناو لەشکرەکەی ابن الأشعث محەممەدی کوڕی ئەشعەثە مسلمان هەیە تۆ بیتە هۆی کوشتنی مسلمان زۆر ڕوون بوو بابەتەکە وەیە ئاگاداری خۆت بە نەبیت بە بەشێک لە فیتنە بۆ هیچ کەسێ ئینسانی عاقڵ لەمڕۆیە کە ئەمڕۆی تر ئەمڕۆ پەڕی فیتنەیە کاکە لە فیتنەها ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمووی فرۆشتنی چاک حرامە فرۆشتنی حرامە ئەی بەکارهێنانی ئەی پارە وەرگتن لەسەر بەکارهێنانی ئیتر تۆ عاقڵە هەبێ بەر تێ بگە لە دینەکەی خۆ لە دوا ئەمە تێناگەی بەخوا ناتوێت تێ بگەیت ئێمەش لەوە زیاترمان پێ نییە بوو